هەرچی شتێک کە خوا لە دینی ئیسلام داینەوە ئیلا بۆ مەسلحەتی خۆمانە، هیچی بۆ زەرری ئێمە نییە، هەمووی بۆ مەسلحەتی خۆتە براک. خوای گەورە تۆی بەستۆتەوە سنوورێکی بۆ داناوی وریابە چییە؟ درۆنەکەی. ئای چەند قورسە درۆنەکە، ئێ بۆ قورسە برە درۆ مەکە، خۆت کەسێکی ڕووسبی دەردەچی، بەس کە درۆ بکەی چیت بەسەر دێ؟ ڕوڕەش دەبیت. درۆ مەکە، غەیبەت مەکە، خوا قورسە. ئەو نیعمەتە خۆشەمان لێ گیراوەتەوە. نیعمەتی چی لێ گیراوەتەوە؟ غەیبەتی خەڵک مەکە، باسی خەڵک مەکە بە خراپە، دوایی شەرمەزار دەبی، ئەو قسە دەگاتەوە شوێنی خۆی، شەرمەزار دەبیت. و زینا مەکە، ئای چۆن دەبێت؟ ئەخ زینا دەکەی وەکو چۆن گەنجەکە هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی یا ڕەسوڵ الله ئیئذەن لی فی الزینا، مۆڵەتم بدە من زینا بکەم، خۆم بۆ ناگیرێ. دی زۆر باشە، تۆ یا لەگەڵ دایکی خەڵک دەکەی، یا لەگەڵ کچی خەڵک دەکەی، یا لەگەڵ خوشکی خەڵک دەکەی، یا لەگەڵ ژنی خەڵک دەکەی، وانییە؟ ئەی تەبەن وایە. دە باشە حەز دەکەی خەڵک لەگەڵ دایکی تۆ زینا بکەن؟ ناوەڵڵا. ئەی لەگەڵ کچەکەت؟ ناوەڵڵا. لەگەڵ خوشکت، لەگەڵ خێزانت؟ نا. ئێکە تۆ حەز ناکەی کەس لەگەڵ دایک و خوشکی تۆ زینا بکە، تۆش لەگەڵ دایک و خوشکی خەڵک زینا مەکە. کاتە ئینسان عاقڵ دەبێت تێدەگا وەڵڵاه زەرەرە، زیناکردن زەرەرە. کوشتن خوای گەورە لێ مەنع کردووی، ئاخر چۆن دەبێت ئەو شتە خۆشەمان لێ مەنع کرێ؟ چیت لێ مەنع کرا؟ کاکە خوێنی کەسێک بۆ بەناحەق دەڕێژی، خوێنی خەڵک بڕێژی، خوێنت دەڕێژێتەوە. ڕۆژێکیان لەگەڵ کۆمەڵێ برا بووین، باسی چەند کەسێک کرا، مجموعەیەک ژمارەیەک لەوانەی کە متەئەسف بووین بۆ ئەوەی کە کوژراون، بۆ ئەوەی کە مردوون کوژراون. دوایی هەر لە ڕێگادا بووین باسمان دەکرد، وتیان فڵانە کەس فڵانی کوژ، فڵان فڵانی کوژ، فڵان فڵان، یعنی ئەوانەی کە کوژرا بوون کولی یەکێکیش لە ئەوان قەتلی کردبوو پێشتر. ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل. بۆیە بکوژیت دەکوژرێتەوە ئەمڕۆ یاسبەی. والله قصەی وا عەجیب باس کراوە لەسەر قەتل. ئینسان کە دەیهێنێتە پێشچاوی خۆی سبحان الله سبحان الله سەری دەسوڕێت. یەکێ لەو قسانە بۆیان برایەک بۆی باس کردە، وتی مامۆستا دوو گەنج پیاوێکیان کوشت بوو، بەڵام لەکوێ کوشت بوویان؟ مەنتقەیەک هەمووی ئەلغامە، لغم بووە، بەڵام زۆر بەزانانە چکە مەنتقەی خۆیانە زانی بۆیان لغمەکان چۆن بڕۆن بە ناویدا. کابرایان بردبوو بە ناو لغم ڕێژەکەدا بۆ شیوێک، لەوێ کوشت بوویان، پیان خۆ ئێرە کەس نایبینێ لاشەکەی و هەر دەعبا و باڵندە و حیوانات دەیخوات و دڕندە دەیخوات و کەسی ناوێت بەناو لغمەدا بێ لەوێ لە مەیتێک بگەڕێ. لەو کاتەدا کۆمەڵێک کەس ئەهلی مەنتقەکە گەڕاون، چییە؟ وەڵا باڵندەیەک، یعنی بازە، هەرچی هەیە، سەقەرە، نازام هەرچی هەیە لەو مەنتقەیە دەبێ هێلانەی هەبێ، چی هەبێ لێرە، چی مریشک و وەلحاصڵ شتی ئێمەیە دەیخوا، دەگەڕێن بۆی بیدۆزینەوە. لەو کاتەدا هاتن دەگەڕێن لە ئیشێک بۆ ئیشی خۆیان هاتون، دەبینن دوو گەنج دەمانچیان بەدەستەوەیە. من نازام چێن قسەکە، بەڵام یەقینە. وتیان چیەکەن لێرەوە؟ ئێوە بۆچی هاتوونێرە؟ وەڵای ما بۆ باڵندە کوشتن هاتوین، بۆ نازام چی هاتوین. ئەی ئێوە؟ وەڵای ئێمە کاکە شتێک پەیدا بووە، یعنی هیچ شتی ئێمەی نەهێشتووە، دەگەڕین بیدۆزینەوە بیکوژین. وتیان باشە بەس مەڕۆن، ئێرە خەتەرە، ئەو مەنتقەیە و ئەلغام و بگەڕێنەوە، داێش بگەڕێنەوە. وتیان نا، ئێمە خۆمان شارەزاین، قەیناک. کە چوونە خوارەوە تەماشا دەکەین، نەفەرێک کوژراوە، خوێن لە لاشەی دەڕوات، خوێن لە لاشەی دەڕوا. ئێجا ئێستاوە ڕەبتی دەکات، دوو نەفەر لەسەرەوە دەمانچیان بەدەست بوو، لاشەیەکیش ئێستاوە لە خوارەوە خوێنی لێ دەدکەی، کەواتە تازەیە. باش عەلە ئەساس نەزانراوە چییە، کە بڵاو بۆ فڵانە کەس کوژراوە، ئەوان کە لاشەکەیان دی نەیانزانی چییە، فڵانە کەسێک کوژراوە، کەسیش نازانیان لەکوێیە. ئەوجا وردە 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 ئەو دوو کەسە خەبەریان پێ، ئەو خەڵکە خەبەری پێگەشت، وەڵا خۆیمە فڵان ڕۆژ لە فڵان شوێن دوو کەسمان بینی، دەمانچەیان پێ بوو، تاوەکو کەشف بوون و هەردووکیان کوژرایەوە. بۆیە براکەم کە خوای گەورە قەتلی لێ مەنع کردووی، وا مەزانە ناکوژێتەوە، خۆت دەکوژێتەوە. کە لێی مەنع کردووی بۆ مەسلحەتی خۆتە، دزی لێ مەنع کردووی بۆ مەسلحەتی خۆتە، زینا لێ مەنع کردووی بۆ مەسلحەتی خۆتە، کەواتە ئەم دینە فەرقەکەی لە چیدایە؟ لەگەڵ کاری دنیایی. کاری دنیایی مەشەقەتێکەوە هیچ تر نە، بەڵام کاری خوایی خودی خۆت بەختەوەر دەبی،
کۆمەلگا بەختەوەر دەبێ خێزان بەختەوەر دەبێ ئەوە جگە لەوەش کە لە قیامەتیشدا چی لەکم ئەجر عەظیم پاداشتێکی زۆر مەزنیشتان بۆ هەیە کەواتە تێبگەین ئێمە ڕێگای ئیسلامەتی و نەبێ ڕێگایەکی چەوت و خراپ و دوور لە عەقڵ و دوور لە زانست و دوور لە ویژدان بێت بەڵام کاکە چونکە ئەجرێکمانەیە ناچارین بیکەین یعنی ئەمڕۆ کرێکاری داماوی وهەیە چی پێ بکەی دەیکا فەقیرە وەرە بڕۆنە ئەو زێرا بۆ بۆم پاکەوە دەچێ دەیکا یا نایکە دەیکا خۆشە خۆش نییە بەس دەڵێ ئەجرم هەیە ئیسلام ئەوە نییە ڕێگایەکی چەوت و خوار بێت بەڵام چی بکەین کاکە چونکە ئەجرەکەی قیامەت لەبەردەستی خوایە ناچار ئێمە موسڵمان بین ئەو ڕێگا چەوتە هەڵبژێرین لەبەر ئەجری قیامەت وانییە برا ڕێگای ئیسلام یان ڕێگای ڕاست یان ڕێگای ژیان یان ڕێگای بەختەوەری کە تۆ ڕێگای ئیسلام هەڵبژێری هەم لە دنیا بەختەوەریت و هەم ئەجر عەظیمەکەش هەیە لە قیامەت خوای گەورە هیدایەتماندا مەڵ